خەرێک بە 6 مانگ معاشش وەرگتیە دەبی لە جادی 6 کیلۆ ئێستا کیلۆیەکی بکڕی کە کیلۆیەکی کڕی 5 کیلۆ ڕسقی تو خەسار دەبی برایەکەم. پارە و میلەتە لە چێە؟ ڕسقی دەرێ نایە کاکە ڕسقی دەرێ دێتن خۆخە ئەو هەرمی ئەو شتانە دەرێ ئێستا ئێستا ڕسقی دەرێ نایە کاکەوەی تو هەیت لە دەرێ نایە ئەوەی دیش ئێستا بێعینەوە دەبی پارە نییە پارە لە بازاڕدانی کاک فەرەنگ پارە لە بازارێک شایتەوە 6 مانگ یەک موچەت وەرگتیە بازار بەچ بەخالدە ئێمە بە 250 پێی دەلێن پێی گرانە ڕسقی دەرێشە ئەتو ئاگاداری دەست دەداتی بە هزار ڕوع بکە قسەش ناکات پێی گرانە پارە نیە خەڵک پێی بکڕن خەڵک بە هزار دەکرد جوێنێ و پارە هەیە بۆ ئێستا بە 500 پارە نیە بکڕی هەمووی گەڕ هەمووی بگەڕەوە خۆمانە دێت ڕسقی دەرەوە دێرەوە نایە هەرچی ناوخۆ هەبی لە دەرەوە نایە نەخر هیچ شتێک لە ناوخۆ هەبی لە دەرەوە نایە باشی خۆمان بۆ سرف نابێ بەڕای ی خۆمان زۆر زیادە لە خۆمان زیادە چ لێگرێت هاوردە بکرێت لۆ جون و بڕواتن ئەوە دەبی سرف دەبی بەو ڕاگیرایە بەتەواوی زۆر بەخوای کەمە مشتری کەم بخۆز لەبەر وەزعی کۆڕۆنا وەزعی تەندروستی خەڵک کەم هەر سعات کەرەنتین دەکرێت و داخل دەبی بارعاڵ دێن پێم بڵێ تۆ پێم بڵێ ئێستا وەسعی فەلاعی هەموو معلەکان ئێستا ڕێگە پێدامان لۆکرایە مشتری عەرەب دەتوانن بینین ناتوانێت کاری لەو شتەی بکەین بڵێ بەڵێ شەو هەر بەرهەمەکە بەو شێوەی دەفرۆشە لە عراقیش کاکە بەرهەمی عراقیش بەخۆشان بەرهەمیان هەیە بە سەمەنیتمانەوانیش هەیەکە پێم برێ بەگشتی کاکسەمان ئێستا وەسعی فەلاحی چۆنە زۆر خراپ لەبەرچی لەبەر ڕسقەکانی نافرۆش و هاوکاریش ناکرێت پێشەر هاوکارێکی دەکرێت ئێستا هاوکاریەکەشی نییە ڕسقەکانیشان نافرۆشێت 150 دینە لە ڕانی خیارمان لەواتێ بە 150 نەرمان فرۆشتێ لە ڕانێ تا ئێستا کیلۆ شێز نەرخ کرێتی بە 150 نەرمان فرۆشتێ ناکە کرێ ناکە عەمەلەی بە 150 نەرمان فرۆشتێ تەماتەمان فرۆشتە 125 دینار کیلۆی کرێکە 6 دینارە باشە لەبەرچی ئاوا هەرزان بووە هۆکارەکەوێ زۆرە لە ناو خۆ ساخ نابێتەوە ڕۆژتیشی نییە هیچکردنی هیچ هۆکارشکەی نییە هۆکارەکەم بێپارەیە و خەڵک نایکڕێت خەڵکی ئێمە بێپارەیە بۆیە بابەتەکە خەڵک بێپارەی خەڵک 6 کیلۆی دەکرێت کیلۆیەک دەکرێت 10 کیلۆی دەکرێت دەستی پێوە دەگری پارە دەستدانە ئەوە هێشتی شاردیتەوە یعنی نەبوونی موچە و قەیرانی دارایی کاریگەری بەتاکید لەسەریەوە بەتاکید یەکەم هۆکاری سەرچی نەبوونی بازار نەبوونی پارە و موچەیە نەبوونی پارە و موچەیە ناکرێت شتێ زەرورە بەڵام شتێ زەرورە نایکڕێت چیلۆیەک زەرورە 5 کیلۆ زەرورە نایکڕێت باشە چی بکرێت بۆی وەسعی ئەو هەموو فەلاحی کە لە ڕێگەی مایکیەمەوە قسەیان کرد و باسی حاڵی خۆیان کرد بەشێکیان باسیەوەیان کرد ئەگەر بێت و ئاوا بڕوە ساڵی داهاتوو دەبێ واز لە فەلاحەتی بێنن لەبەرەوەی لە توێتەیەکی کامل لە بارهەڵگرێکی کامل تەنها 40,000 بۆ ماوەتەوە چی بکرێت بۆ وەسعیەوانە چاک بکرێت هیچ چاپێدانکە تەنها چارەسەر موچەیە موچەش نازانن خۆیان نەزانن چی لێکن 6 مانگە موچەیەکیان داوە پێمان ئیتر 400 ملیارەکە لەکوێیە کەس نازانێت